شویزبانیتان باش هیوامان هەینێکی پڕخێر و خۆشیە بۆ مولایەکتان ئەمڕۆ باسی شێرپەنجەی مەمکەکەین مانگێکی تاودانراوە بۆ هۆشیاری ئەم نەخۆشیە بۆیە دیارە نەخۆشیە کە مانگێکی بۆ دانرابێ ئەشێ کەمێک لەسەری بۆستیم بزانین بۆچی مانگێک شکت زۆربەی نەخۆشیەکان ڕۆژێکیان هەیە لە ساڵەکەیە وەکو باسکردن و پێدانی زانیاری بە خەڵک بۆ مەبەستە میوانداری دکتۆرە ژیان خەلیلمان کردووە کە پسپۆری نەخۆشیەکانی مەمکە دکتۆرە بەخێراتی زۆر سپاس بۆ بەڕێشتان ساغ بێخ بۆچی مانگێکی تاویان داناوە بۆ هۆشیاری شێرپەنجەی مەمک بەراورد بە نەخۆشیەکانی تر زۆر نییە لەبەر ئەوەی باوترین شێرپەنجەیە یعنی لە هەموو شێرپەنجەکان زیاترە تەواوی شێرپەنجەکان ئەگەر بە نسبە وەریگرین لە سا 12.5 تەنها هی مەمکە کە بە باوترین شێرپەنجەدا ئەنرێ هەر لە شێرپەنجەکان هەمووی بە شێوەیەکی گشتی و لە خانمانیشە هەر یەکەم شێرپەنجەیە باشە بینەرانی خۆشەویستەمە ئەوە شتان پێ بڵێم کە لە ڕێتۆر کۆمەڵاتی فەیسبوک ڕاستەخۆوانەی بینەرمان لە پێیجی فەرمی کورسات دەتوان پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن لەسەر بابەتی شێرپەنجەی مەمک و ئێمەش وەڵامی دروستان بۆ وەرگین دکتۆرە بەشێکی خەڵک دەڵێن بەشێکی خانمان بێگومان ئێمە ئەترسین ئەگەر بچین پشکنین بکەین یا ئەترسین پشکنین بکەین و شتێک دەرچێ ئایا تا چەند لەگەڵ ئەم بیر و ڕایەت وڵای ئێمە لەگەڵ ئەوەیانین هەر ترسەکە نییە شەرمیش هەیە ینی دوو مشکلی گەورەی ئێمە خانمان یان شەرمەکە بە تایبەت ئەوانەی کە کچن زەواجیان نەکردووە یان ئەترسی ئەڵێ ڕەنگە سەردان کەم شتێک بێ من تیان ئەگەێنم ئەڵێم شێرپەنجەی مەمک جیاوازیەکی یەکە لەگەڵ شێرپەنجەکانی تر چونکە زۆر لە دەرەوەیە خانمان نەتوانن هەر کە خۆیان لە ماڵەوە پشکنین بە خۆیانەکەن زۆر جار کێشەکان بدۆزنەوە و ئەگەر لە قۆناغێکی زۆر سەرەتایە دەست نیشان بکرێ ئەتوانی يعني بچارە سەرەکان بنبڕ بکرێ يعني ئێمە بە ئینگلیزی ئەڵێن کیور واتە شیفائی تام يعني بۆ نمونە قۆناغی سفر و یەکە هێشتا لە مەمکە نەچۆتە شوێنەکانی تری لەش لە ساانەوە 5.8 بە چاکبووەدا ئەنەری یعنی بنەبڕ ئەبێت دکتۆرە خانمان لە چ تەمەنێکەوە بێ پشکرین بۆ خۆیان بکەن و بچن بۆ پشکرینش لە تەمەنی بڵێن بە شێوکی زانستی 18 ساڵ بۆ سەرەوە هەموو خانمێک ئەبێ مانگی یەکجار خۆی لە ماڵەوە پشکنین بۆ خۆی بکە دوای سۆڕی مانگانە ئەگەر سۆڕی مانگانەی نەبوو خۆی لە مانگای ڕۆژێک دەستنیشان ئەکا و بەدڵی خۆی پشکنینەکە ئەکا ئەو خانمانەشی کە شیر ئەیەن من زۆر جار جەخت لەسەرەوە ئەەکەمەوە چونکە ئەوە ئەزانێ کە سکی هەبوو یان شیریا ئیتر تووشی شێرپەنجە نابێ ئەمە وا باوە لە ناو خەڵک بەڵام کەمتر تووشە بنوانە ئەوەی کە سکی بێ و شیر بە لە دوا ڕۆژە ئەی پارێزیێ لە شێرپەنجەی مەمک نەک لەو کاتەیە چونکە ئێمە ژنمان هەیە دووگیانە شێرپەنجەی مەمکە ژنمان هەیە شیرەیە بە مناڵەکەی شێرپەنجەی مەمکە یعنی ئەمانە هەمووی پرۆتێکتیڤە بۆ دوا ڕۆژ نەک لەو کاتەیە چونکە هەمان ئەگەر وا بواە ئەبوو هیچ ژنێکی دووگیان توش نەبێ بە شرتی ئێمە ئەیبینین ڕۆژانە ئەو حاڵەتانە ئەو خانمانەش بڵێن کە شیر ئەیەن ئەبێ کە شیریا بە مناڵەکەی مەمکی بەتاڵ بوو ئەو کاتە پشکنین کا بۆی بە جوانی بتوانێ گرێ بدۆزێتەوە باش ئەو پشکنینە تا چەند بەڕێستان پشتی پێبەستن بەڵاتانەوە باشە بڵێ پشکنینە کە باشە بۆی ئەو خانمە ئەگەر هەستی بە گۆڕانکاریە کرد زوو بێ بەدەمەوە ینی لەوە زیاتر دوای نەخات چونکە بەڕاستی پێ بڵێم شێرپەنجە لە قۆناغە زۆر سەرەتایەکانە هیچ نیشانەیەکی نییە تەنانەت لە پشکنینەکان جاری وایە نایدۆزینەوە بۆیە متابعەدا ئەنێین ئەڵێن ئەگەر ئێستێش نەماندۆزیەوە شتێک هەبوو بۆنمونە دوای چەند مانگێک هەر خۆی دەرەخا معنای نیە پشکنینی خۆیان کیفایەتە پشکنینی خۆیان هەر ئەوەیە تۆ ئەگەر بۆ نمونە لە قۆناغی دوو پێی بزانێ نایەڵین بگا بەسیە بەڵام لەگە زۆر سەرەتا بێ بەس لە پشکنینە هەش دەبۆ سەرەوە هەموو کەسێک پشکنین ئەکا لە تەمەنی 30 ساڵ بۆ سەرەوە ئێمە وەکو خۆمان گایدلاینی خۆمان بڵێن لە سلێمانی بە حکمی ئەوەی لە گەنجا زۆر شێرپەنجەی مەمک ئەبینین زۆربەی تەمەنەکان لە بینی 30 ساڵ و 40 ساڵە زۆرە و لە گەنجیشە بەداخەوە یعنی زۆرترە لەو تەمەنەکەم میدڵ ئەیجەکەمان چلە بەڵام زۆربەی لە بینی 30 و 40 ئەیبینین تێ ئەکەوێ 20 ساڵ تێ ئەکەوێ 90 ساڵ بەڵام زۆر بەیتەمەن کە ئێمە ڕۆژانە دیقەتیان بینی 30 بۆ 40 بۆیە لە 30 ساڵ بۆ سەرەوەکو ڕۆتینی خۆمان لە سلێمانی بە هەموو کەسێک ئەڵێن ئەگەر هیچی شت نەبوو یەی بۆ لای پزیشکی پسپۆر لە ساڵێکە جارێک بۆ دوو جار بۆی ئێمە پشکنینە بۆ بکەین بەڵام لە تەمەنی 40 ساڵ بۆ سەرەوە کە ئەڵەی سکرینین گواتە مەمۆگرافی ئەو خانمە هیچی هەبێ هیچی نەبێ ئەبێ بێت دەستکا بە گرتنی ئەشعەی مەمۆگرافی هەموو خانمێک 2 ساڵ جارێ ئەبێ دووبارەی کاتەوە ئەگەر نۆرمالیش بێت ئەمە لەکوێکرێ لە خەسەخان بەڵێ لە سنتەری مەمکەکە هەمانە لە خەسخانەی شار لە ئەهلیەکانیش لە چەند شوێنێک هەیە زۆر باشە هیچ کەس بێ بتوانێت ئەوە بکات هەموو کەسێک ئەتوانێت تەنانەت ئێمە سیستمی ئیحالەشمان لا بردووە بۆی نەخۆش پێویست نەکا بە ئیحالە بە ئاسانی وەرەقەشی پێ نەبێ
بە پۆلیسەکان یعنی ئاگادار کراونەتەوە و تومانە بەزوتی بۆ سنتەری مەمکەکە ڕێگەی پێەیە بۆ کار ئاسانیەک بۆ ئەوی قورس نەبێ تۆ ئیلا وەرەقەیەکی ئیحالەی پێبێ ئەنجا ئێمە وەریگری. باش دکتۆرە ئەگەر کەسێک مامۆگرافیەکەی نۆرمەڵ بوو یەکەم جار ئەشی ئەوە دوا بخات زیاتر لە 2 ساڵ یا خۆی وەکو گایدلاین 2 ساڵە ئەمە ئەگەر لە خێزانەکە شێرپەنجەی مەمک نەبێ ئەگەر کەسی دەرەجەیەک بۆ نمونە دایکیان خوشک یان کچ شێرپەنجەی مەمکی هەبێ ئەو کاتە ئەبێ ساڵانە بیکەین اینجا وەکو ئاماژەم پێکرد تەنها مەمۆگرافیەکە حساب نییە تۆ بیکەی دوای 2 ساڵ بڕۆیتەوە مەمۆگرافیەکی تر بکەی چونکە لەو 2 ساڵەیە ئەگەر شێرپەنجەیەک دروست بێ خۆ دووسێ قۆناغتی ئەپەڕێ وانە لەبەرەوە پشکنینی خۆی کە مانگانە ئەیکا ئەوەی کە سەردانی پزیشکی پسپۆرەکە بۆی 6 مانگجارێ پشکنینی کلینیکەڵ سەریری بۆ بکە ئەنجا ئێمە بێخەم ئەبین ئەگینا تۆ لە 2 ساڵەکە یا دروست بێ بە ئەکیدی 1-2 قۆناغتی ئەپەڕێ لە 2 ساڵێ. باشە دکتۆرە بەڕێزت باست کرد لە تەمەنی سەروسی ساڵەوە ئیترەوە حاڵەتە هەیە و زۆریشە بەڵام خانمان چۆن وا بکەن نەترسن خۆ ڕەنگە زۆربەی ئەو گریانە گرێکی بێوەیی بن شێرپەنجە بن ئەگەر کەسێ هەستی پێ بکات زۆربەی جار سمینارم هەبێ هەر شتێکم هەبێ بەوە دەست پێەکەم ئەڵێم خۆش بەختانە زۆربەی کێشەکانی مەمکس پاکە سەلامەتە بڕوات هەبێ ئەتوانم بڵێم لە ساڵ 9 شتی بێوەیە گرێیە کیسە ئیلتیهابە دوومەڵە ئازارە هەر بە چارەسەر نە نەشتەرگەری و نە هیچ چاک ئەبێ نسبەیەکی زۆر کەمی شێرپەنجەیە بەڵام ئێمە بۆ جەخت لەسەر شێرپەنجە ئەگەینەوە چونکە هیچ نەخۆشیەکی مەمک مەترسی لەسەر ژیانی خانم دروست ناکە تەنها شێرپەنجەیە بۆیە ئێمە کە بانگەشە ئەەکەین ئەڵێن تکایە وەرن بۆ پشکنین بۆی خۆتان بپارێزن لە شێرپەنجە ناڵێن خۆتان بپارێزن لە ئازار و لە کیس چونکەوە هیچ کێشە دروست ناکە. اینجا وەکو ئاماژەم پێکرد شێرپەنجەی مەمک یەکێکە لەو شێرپەنجانەی کە ئەگەر زوو پێی بزانی چارەسەر ئەبێ خانمان لە 2 شت ئەترسن لە مەمک بڕینەوە لە عیلاجی کیمیاوی چەند زوو بێ بۆ پشکنین چەند زوو تەشخیص بکرێ بدۆزرێتەوە ئەو نەخۆشیە احتیمالی زۆرە لە ساڵنەوە بۆ سەرەوە ئەتوانم بڵێم دوور ئەبیلەوەی کە مەمکەکە لابریەوە کە کیمیاوی وەرگری چونکە بۆ خۆناغی سەرەتایی تۆ ئەو شتانە ناکەی یعنی جاری وایە نەخۆشیەکە لەوانێ بەس بەلابردنی گرێکە و تیشکێک نەجاتی بێ لە شێرپەنجەکە. باش بۆچی زۆر بووە بیرتان لەوە کردوتەوە بۆچی وەکو بەڕێزت باسێکی لە سەر و تەمەنی سیەوە لەم شارە لە هەموو دنیاە شێرپەنجە زۆر بوو لای ئێمەش یعنی بۆ وەڵامێکی دقیقت بەمێ ئەوە جەناب دکتۆری ئەزانی توێژینەوەیەکی دوور و درێژی لەوانەیە تۆ توێژینەوەی کراوە لەو بارەوە تا ئیستەر نەکراوە چونکە تۆ لە وڵاتە تۆزێ یعنی فاسیلیتی توێژینەوە کەمە یعنی نەخۆشەکە جاری وایە ڕقم مۆبایلیشی لێ وەرەگری فڕێ ئەیە ڕقەمەکە بۆی تەلەفۆنی بۆ نەکەی یعنی هەبووە چەند جار ئەو نەخۆشانەی کە گومانی شێرپەنجە بکەین ژمارەیان لێ وەرئەگرین ئەڵێن ئەگەر سوتفەیە خۆی پشتگوێی خست ئێمە بڕات هەبێت 2-3 جار تەلەفۆنی بۆکەین ئەڵێن وەرە بەلای پشکنینەکان شتێکی تیا دەرکەوتووە جاری وای جوابمانایەنەوە یان ئەڵێ تۆ بۆ تەدەخولی من ئەەکەی هیچ پێویست ناکاتەوە تەلەفۆنم بۆ بکە ینی نازانێ ئێمە لەبەر خاتری ئەوانمان ئەگینا دکتۆر هیچ ئیشی بۆ نیە بەڕێستان ئەوە شەکەن ینی کە ئەو کەسانی من قەت بیرم ناچێ چەند ساڵێک پێش ئێستا نەخۆشێکاو بەلام ژنێکی گەنج تازە زەواجی کردبوو مناڵی نەبوو گرێ دۆزرایەوە گرەیەکی بچووک خۆناغی 1 شێرپەنجە زەر هەموو شتێک پێم دوتم بەس بەلابردنی گریەکە ڕەنگە نەجاتت ببێ بەقسەی نەکردم و نەڕەقەمم لابوو نەکەسی ئەهێنا هەموو جارێم و دایکرد مێردەکە یەکێکەوی من بە تەنها هاتووم بۆی کەس نەزانێ بڕات هەبێ دوای 7 مانگ بینیم مێردەکەی بە شپرزەی خۆی کرد بە ژوورە و خێزانەکەی پێبوو یەکسەر ناوەکەی ناڵێم ئەگەر لە ژیانەما بێ لەوانەیە ئیسە من بناسیێتەوە کە بینیم یەکسەر وتم فڵان کەس ئەوە تۆی مێردەکەی ئاوا سەیری کردم و کوڵە چۆن ئیناسیە وتی خێزانەکەم لە پڕمەمکی گۆڕاوە دکتۆرە وتم خێزانەکەت 7 مانگ پێش ئێستا من هەموو شتێکم بۆ کردووە وتی بەزاتی خوا باسی نەکردووە ئێستا کە بینیمە لە پڕمەمکەکە ئاوسا و تەشەنەی کردووە وتومە با بچین فەحسێک بکەین یعنی بەداخەوە کە وای لاتەوە ئەو کاتە تەنانەت ئەگەر بی وتایە مەمکەکەش لا بەن نەمان ئەتوانی یەکسەر بۆ عیلاجی کیمیاویمان نارد بۆ ئەوەی تۆزێک شێرپەنجەکە بچوو کاتەوە دواتر بتوانی نەشتەرگەریەکەی بۆ بکەین یعنی نمونەمان زۆر لایە بەداخەوە ئەگەر بڵێن سەرەتا بە قسەی ئێمە بکرایە نە ئەگەشت بەوەی نە بۆ کیمیاوی بڕێنی نە مەمکەکە لابین یعنی بۆیە ئێمە جەختەکەینەوە بڕاتە بێ من هەر ئەگەڕام ئەموت بە دکتۆرەکانی هاوڕێم ئەو نەخۆشە کەستان کەسێکی ناناسن ڕقەمێک دایکی مێردی یەکێک من بۆی خێزانەکەی ئاگادارکەم چەند جار لێشمان تووڕە بوون ئەڵێ تۆ حەقت چییە بەس ئێمە ئەڵێن بە ئەوەی لەسەرمانە بیکەین یعنی بەڵکو تۆ بتوانی قەناعەتی پێ بکەی دکتۆرە شێرپەنجەی مەمک ئەکرێ هەر گرێکە لە مەمکا بە یاخو لە بنباڵی شێڕەتی بەوەوە هەبێت خۆی شێرپەنجەکە سەرەتا دروستە بێت لە خانەکانی مەمکە پێڵێن DCIS قۆناغی سەفر تەنانەت لە ناو مەمکەکە بڵاو نەبووتەوە
ئەوە چاکترین قۆناغە. ئەوش ئەکرێت دەستنیشان کرێ هەر زۆر ڕۆژانە دەستنیشانێکن چونکە جاری وا هەیە بووە بە 6-7 سانتیم پڕاوپڕی مەمکەکێتی هەر سفرە بڵاو نەبووتەوە ینی شانسی خۆی هەمان بۆ یعنی زۆر گەورە بۆ خۆی بە گرێکە هاتووە بەختی خۆی ئیتر خۆی گەورە ئەو جۆرەی بۆ نردووە نەوعەکەی کە هار نەبێ زۆر زوو هین ناکە یعنی بڵێن بڵاو نابێتەوە. قۆناغی دوای سفریەکە کە ئیتر لە بەیسمنت مێمبرین لە خانەکان اختیراقی بڵێن ئەو دیوارەی ژێر خۆیەکە ئەچێتە ناو مەمکەکە دواتر ئەچێتە لمفەگرەکانی ژێرباڵ دواتر بەداخەوە بڵاوە بێتەوە بە ئەندامەکانی لەشە کە ئەوە قۆناغی چوارە. یعنی گەرچووە ژێرباڵ قۆناغەکە یان دووە یان سێ ئیتر لەو بینەیە. بەدەر لە پشکنینی ماڵەوە مامۆگرافی چیتر بە پێویستە زانی بە خانمانی بڵێ چی بکەن؟ ئەوەی کە پێویستە بڵێن ئەوەی کە پشکنین خۆت لە ماڵەوە بۆ خۆتی ئەەکەی دواتر لەو تەمەنەی کە ئەڵێن بە تایبەت 30 ساڵ بۆ سەرەوە ئەبێ بێسەردانکە چونکە ئێمە ڕەنگە ئەو خانمە هیچی نەبێ ئێستا یەت ئەڵێ من زەواجم کردووە مناڵم نابێ عیلاجی هۆرمۆناتم زۆر وەرگرتووە ئەتفال ئەنابی بم 2-3 جار کردووە خێزانەکەمان خوشکێکم شێرپەنجەی مەمکی هەیە ئەوانەی کە ڕسک فاکتەریان زۆرە بۆ نمونە لە خێزانەکەیە شێرپەنجە هەیە مناڵی نەبووە شیری نەیاوە ئەمانە فاکتەریەکن من متابعی ئەو جیاواز لە یەکێکی تردا ئەنێم ڕەنگە ئەگەر بە یەکێک بڵێم ساڵێکی تروەرەوە بۆ بڵێم 3 مانگی تروەرەوە چونکە هەنیە کەس هەیە ئێمە پێڵێن ڕسک فاکتەر ینی کە تایە بوو ترسی ئەوەمان لایە هەر ئەمە ڕۆژێک لە ڕۆژان تووشی شێرپەنجەی مەمک ببێ لەبەرەوە ئەڕۆین لەگەڵ یا بە پشکنین جاری وایە بەدەست پشکنینەکە کە تەواو بوو سۆنەرێکی بۆ ئەنێرین جاری وایە لی بە گومانی ناوەستین بۆ 40 ساڵ بە هیچ شێوەیەک چونکە ئەگەر لە خێزانەکەی شێرپەنجە هەبوو 5 ساڵ بۆ 10 ساڵ پێش ئەوەی ئەو بگا بەو تەمەنەی کە بۆ نمونە خوشکەکەی توش بۆ ئێمە مەمۆگرافیەکەی بۆ پێش ئەخین لەبەرەوەی ئێمە ئەڵێ نەبێ پزیشکێکی پسپۆر ببینێ بۆی پلانەکەت بۆ دانێ مەمۆگرافی ئەەکەی بۆ نمونە دوایەوە ئێماڕای ئەەکەی جاری وە ئەگا بۆی زەرعێکی لێوەرگری جاری وایە ئەگا بەوەش کە عملیات کرێت تەنانەت شتەکە پاکیشە لەبەرەوە ئێمە هەنێ شتمانەیە لە مەمکا پاکە بەڵام ئەترسین ئەم شتە تەجروبەمان هەیە لەگەڵێک کە گۆڕاوە بۆ شێرپەنجە پێڵێن لە ئێستاوە ئەمە خۆتی لێ نەجات بە لەوەی تۆ قەلق بی هەموو ڕۆژێ بڵێ ئەم شتە ئەگۆڕیان ناگۆڕی ئەوانەی کە بەڕێزت پێدوتون حاڵەتەکە شێرپەنجە و تەسلیمی پزیشکی شێرپەنجەت کردوون ئێستا چیان پێڵی دووەکو کۆتا پرسیار وەڵاهی من ئەڵێم ئینسان نابێ بێهیوا بێ چونکە شێرپەنجە واتای مرگ نییە جاری وا هەیە ئەڵێ خۆ من تازە ئەمرم بۆ بێن بۆ پشکنین من ئەڵێم کە لە سکی دایکتی ئەو تەمەنە خوای گەورە دایناوە ئەم شێرپەنجەیە یەک ڕۆژ پێشی ناخا دوای ناخا ئێمە هەر بە دەلیلی ئەوەی لە کۆڕۆناکە بڕوات هەبێ ئەوەی بە کۆڕۆنا مرد ئەوە نەخۆشی خەسخانەی هیوانە مردووە لەبەر ئەوەی کە شێرپەنجە واتای مردن نییە بە تایبەت شێرپەنجەی مەمک ئەگەر زوو پێ بزانی بنەبڕ ئەکرێ ناگەی بە مەمک بڕینەوە ناگەی بە کیمیاوی زۆرجار ئەگەر قۆناغەکە سەرەتا بێ هەڵانەوەی کەمە قۆناغەکە پێشکەوتوو بوو جاری وایە ئەگا بە ئەوەی کە مەمگلابی کیمیاوی وەرگێ تیشک وەرگێ هۆرمۆن هەموو عیلاجەکان تەواکە هێشتا ترسی ئەومانێ بینیشمان کە هەڵیاوەتەوە ئێمە بۆیە هەر چۆنەڵێ هەر هاوارمانە ئەڵێن تکایە زوو وەرن ئەبێ لەسەر ساغی بێ چونکە شێرپەنجە لە سەرەتایە هیچ نیشانەیەکی نییە ڕەنگە خانمان بڵێ ئەگەر ئێمە هیچمانێ بۆ دکتۆر ئاڵێ وەرە بۆ پشکنین خۆ من ئازارم نییە ئێمە ئەمانەوێ ئەگەر ئەو شێرپەنجە وجودی هەبوو لە قۆناغێکە بیدۆزینەوە هێشتا خانمەکە پێی نەزانی بێ هەشمانە یەت ئەڵێ دکتۆرە من بەس هاتووم پشکنینێ بکەم کە ئێمە فەحسەکان دەرەچی ئەشڵەژێنێک سەر ئەڵێ خۆ من هیچم نەبووەوە چی ئەڵێ شتێکم لێ ئەدۆزنەوە ئەڵێم شتێکمان دۆزیوەتەوە بەڵام ئەبێ سوپاسی خوا بکەی چونکە تۆ هەروە هاتی شتەکە زۆر بچووکە هیچ کاریگەری لەسەر ژیانت نابێ هیچ بەمە نامری یعنی ئەو نەسەرەتایە شتێک زۆر باشە دکتۆرە ژیان سپاسی بەڕێستەکەین لەشتان سپاس بۆ زانیاریوەردانە بینەرانی خۆشەویست ئومێدمان ساخی و سەلامەتیە بۆ هەموو لایەکتان